پاڵاوگەی بێجی گەورەترین پاڵاوگەی نەوتی عێراق بە درێژایی شەڕی داعش و هێزە ئەمنیەکان چەند جارێک لەلایەن داعشەوە کۆنتڕۆڵ کراوە و دواتر هێزە ئەمنیەکانی عێراق کۆنتڕۆڵکردنەوەیان ڕاگەیاند. لە چەند ڕۆژی ڕابردوودا جارێکی تر کۆنتڕۆڵکردنەوەی پاڵاوگەی بێجی لەلایەن حکوومەتی عێراقەوە ڕاگەیاندرا لە چوارچێوەی قۆناغی دووەمی ئۆپراسیۆنەکانی لە بیکە یا ڕەسوولڵڵا کە ئۆپراسیۆنە تایبەتە بە کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ناوچانەی پایرەزگای سەلاحەدین کە تا ئێستا لەلایەن داعشەوە کۆنتڕۆڵکرا. حکوومەتی عێراق ڕاگەیاند توانیویانە بە پشتیوانی چەکدارەکانی حەشدی شەعبی و هێزی ئاسمانی عێراق تەواوی قەزای بێجی و پاڵاوگەی بێجی و ئەو ڕێگانەی دەچنەوە سەری کۆنتڕۆڵ بکەنەوە. فەرماندەی ئۆپراسیۆنە سەربازیەکانی پارێزگای سەلاحەدین ئاشکرای کرد هێرشەکە لە 3 قۆڵەوە ئەنجام درراوە و کارگێکی زەیتونیشیان لە ڕۆژهەڵاتی پاڵاوگەکەوە کۆنتڕۆڵ کردوێتەوە. تحرير الأرض وفي توجيه ضربات كبيرة. دوابەدوای کۆنتڕۆڵکردنەوەی قەزاکەش محەممەد سالم غەبان وەزیری ناوخۆی عێراق لە قەزاکە لەگەڵ فەرماندە ئەمنیەکانی پارێزگای سەلاحەدین کۆبوویەوە و پلانی پێشڕەوی هێزەکانی بەرەو پێگەکانی داعش لە شەرگات تاوتوێ کردووە. قەزای بێجی کە دەکەوێتە پارێزگای سەلاحەدینەوە ساڵێک لەمەوە بەرکەوتە ژێر دەستی داعش، بەڵام پاڵاوگەکە ناوبەناو لەلایەن حکوومەتەوە کۆنتڕۆڵ دەکرایەوە و دەکەوتەوە ژێر دەستی داعش. پاڵاوگەی بێجی ڕۆژانە توانای پاڵاوتنی چەندین ملیۆن لیتر بنزین و نەوتی سپی و گاز و بەرهەمەکانی دیکەی هەیە کە بۆ پێداویستی ناوخۆی عێراق بەکاردەهێنرێت، بەڵام بەهۆی شەڕەکان و تاقاندنەوەی چەند عەمبارێکی لەلایەن داعشەوە ئەو توانایی لەدەستدا و پێداویستی بە بودجەیەکی تایبەت هەیە بۆ ئەوەی بگەڕێتەوە بۆ دۆخی ئاسایی. پێش دەستپێکردنی شەڕی داعش لە پاڵاوگەی بێجیدا 15800 کارمەند و کرێکارکاریان کردووە لەگەڵ 100 پسپۆڕی بیانی کە بەهۆی بارودۆخی ئەمنیەوە لە ئێستادا عێراقیان جێهێشتووە. لە ئێستاشدا سوپای عێراق بە پاڵپشتی چەکدارانی حەشدی شەعبی پلان بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەی فەتحا لە باکووری قەزای بێجی و ئەو ڕێگا سەرەکیەدا دەڕێژن کە قەزای بێجی بە شاری موسڵەوە دەبەستێتەوە. هەروەها کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەی فەتحا دەبێتە هۆی کرانەوەی ڕێگەی سەرەکی نێوان هەردوو شاری کەرکووک و تکریت کە ئێستا بەدەست چەکدارانی داعشەون. بەڵام تا ئێستا قەزای شەرگاد لە پارێزگای سەلاحەدین هێشتا لەژێر کۆنتڕۆڵی چەکدارانی داعشدایە کە بە وتەی پسپۆڕانی بواری سەربازی کۆنتڕۆڵکردنەوەی لەلایەن سوپاوە دەبێتە دەستپێکێک بۆ هێرشەکانی سەرشاری مووسڵ. ئەوە لە کاتێکدایە کە لە قۆناغی دووەمی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی پارێزگای سەلاحەدیندا هێزە ئەمنیەکانی عێراق زیاتر لە 1000 کیلۆمەتر چوارگۆشەیان لە شەڕی دژ بە داعش کۆنتڕۆڵ کردوێتەوە. کاروان شێخ موحسین NRT